ئەهلی وڵاهی هەستەکەم شتێکە بە حەقی خۆم نەمێنا زەبری پارە بێت حەزم لێ نییە هەر حەزیشم لێ نێنە ئەگە ماڵۆژ بڵێن حەزم لێ نییە بەڕاستی تا ئەتوانین لە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەو شتانی کە مەشغوڵتانەکەن دوورکەونەوە. سڵاوە لێ بێ سڵاو لە تۆش بێ. نمرەکە چەنە؟ 86.2 مێناوە من. بەتەمای شوێی؟ وەڵای ڕاستەکەی بەتەمای بەشی یاسا یان مەحەدی پەرستاریەکەی تێ لەو دوو بەشە هێشتا خۆم یەکلای نەکردێتەوە. باشە 86 بۆ پەیمانگا؟ بۆ بەشە تووبیەکان با بڵێن لەم ڕۆژەیەکە زۆر ئەڵێن باشە و ئەوانە لە زانکۆ دەرەجەکەی من وەرناگرێ ئیتر بە ئیجباری ئەگەر بۆ نمونە بمێ بچمە بەشی پەرستاریە بێ بڕۆمە مەحەد. خۆ حەزە لە کامیانە زیاتر؟ بەشی یاسا. دەبی بە محامی؟ وەڵا ڕاستیەکەی حتمما لە وڵاتی ئێمە ئێستا ئەوەی نادەتپەروەری ئەبینین منیش لەبەرەوە ئەمێت کە شتێکی جیاواز لە بەشە تووبیەکان چکە لەسا هەر یەکێ بینی هەر هەوڵ بۆ تووب ئەیە ئیتر لەبەرەوە حەزەکەم بڕم بەشێکی جیاواز داهاتوێکی جیاواز و بەرەو پێشچوونێکی باش. دەتەوێت یاسا بچەسپێنی؟ ئەتەوێت محامی بیابی بە حاکم؟ وەڵای جارێ با محامیەکە بڕوایتە بزانین بڕیاریەوە شەینە داهاتەوە. ئەی بۆ نمونە وەکو بەشە پزیشکیەکان ئەگەر بچیتە ئەوێ بەنیازی ببی بە چی بکەیت لە دوا ڕۆژە؟ وەڵاهی بۆ بەشە پزیشکەکان حتمما داهاتووی بەشە پزیشکەکان هەمویان هەر ئەوەی ژیانی خەڵک و ئیتر تەندروستی ئیتر ئەو شتانە. هەندێک کەس وەکو سەرچاوەیشی پارە پیاکردن و بزنس سەیریە بەڕای من وانە لەبەرەوەی تۆ کە ئەچیتە هەر بەشێک حتمما ئەگە حەزت بۆ ئەو بەشە هەبێت و بزانی کە بۆچی هەوڵ ئەی ئەمانجە هەبێت پارە گرنگێکی وای نییە. حەزت بە چ زانکۆیەکە؟ وەڵای ئیشەڵا سلێمانی ئەگەر وەرگرێت ئیشەڵا. حەزی لە سلێمانیە؟ هینا لە هەمویان بەرزترەوەیە. ئیتر نزیکیشە؟ ئەگەر بۆ نەزانکۆی سلێمانی دەبێت شوێتر؟ وەڵای ترەو کاتە ئیجباریان هەڵەبجە ئیتر نامێت دوورترکەومەوە. بچی لە پارێزەی هەڵەبجە بخوێنی؟ باڵە باڵە. دوور نییە؟ هەموو واقعی لە دووری ماڵەوە بشی؟ وەڵای من کێشەم نییە بەس ماڵەوە نایڵن یانی کێشەکە ئەوەیە ئیتر ناشمێ زۆر دوورکەومەوە دە هەڵەبجە هەستەکەم لە هەموو شارەکان نزیکترە. دایک و باوکت دەڵێن چی؟ دایک و باوکم ئەڵێن مەڕۆ یعنی دوور مەکەوەرەوە لەمان حەزیان لەناو سلێمانی ئیشەڵا. ئەوەی کە هەیە ئەمە باریشی قورس نابێت تۆ بچی لە شوێنێکی ئەهلیەوە بۆ کەس و کارێ؟ وەڵاهی ئەهلی وەڵاهی هەستەکەم شتێکە کە بە حەقی خۆم نەمێنا زەبری پارە بێت حەزم لێ نییە هەر حەزیشم لێ نێنە ئەگە ماڵۆژ بڵێن حەزم لێ نییە. چی بەو قوتابیاناڵی کە ئەم ساڵ لە پۆلی دوانزەن؟ بەڕاستی تا ئەتوانین لە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەو شتانی کە مەشغوڵتانەکەن دوورکەونەوە هەبوونی ئامانج کارکردن لەسەر ئامانجەکەتان هەموو پۆلی دوانزە هەرەوەنێ. تۆ لە پۆلی دوانزە مۆبایلی لابرد؟ نەوەڵا لا نەبرد. ئەی سەیران و چوونە دەرەوە؟ ئەڵڵا لە هەموو سەیرانێکە هەبوو. باشی شێناوە 86 پۆینت؟ ئەڵێ خۆی جگەراکەشێ بە خەڵکە لەمێ کێشا 86.2 مێناوە. 86.2 خۆ بەنیازی چەند بووی نەمرەی چەند بووی؟ وەڵای خۆم سەرونەوەکانم دانابوو بەس ئیتر نەمهێنا. چاکە زۆرە؟ باشە ئەلحەمدولیلا شتێکی زۆر خراپ نەبوو. سەرکەوتووی